دەگەل بەڕێز محەممەد ئەمین نونەرێ جوتیارن سەرگەرام شێوەیەکی گشتی بێ مشارێ دەگوت و بێشکەین گونەها لە ستودیە بسپاسی و دیگەلمەدایە بەڕێز کاک محەممەد بەخێر بێ هەستەکەم ئێستا وەزعتان باشە پێم وانە بۆ لەبەرەوەی نیە کاک شەخەوان دەڵێتن قۆناغی باشی تێپەڕاندووە جوتیار لەس ئەرزی واقع دەیەوێشتەکان ببینی ئێمە هەتا ئێستا لەس ئەرزی واقعدا بەڕاستی ئەو زەویانە بۆ ئێمە نەگەڕاوەوە بۆ خاوەنە ڕەسەنەکانیان نەگەڕاوەوە نەکەوتۆتە بواری جێبەجێکردن ئێمڕۆ کە سێ جوتیاری کورد لە محکەمە بووە هەفتەی ڕابردوو دوو جوتیاری کورد بڕیاری سزادانیان بۆ دەرچووە لە هەشتی مانگ من جارێککە دەسمەوە محکەمە ئەگەر باشەکە بۆ جوتیاری کورد ئاوایە هەر ڕۆژێ لە محکەمە بین لەسەرەوەی کە بڕیارەکان جێبەجێ نەکرایە عەرەبی هاوردە سکاڵای تۆمار کردووە لەسەر جوتیاری کورد بەڵێ عەرەبی هاوردە لە هەفتەی ڕابردوو سکاڵیان لە دوو جوتیاری کورد تۆمار کردبوو بۆیە هەردووچیان بە سزای 4 مانگ سزادان ینی بڕیاری لەسەردرا ئیمڕۆکەش بە هەندێک شت نەما ینی هەوڵماندا جوتیارێککە بە ناوی سامان ڕەزا ئەو حکم نەدراتاوەکو دەبێ کتابێکی لە زراعە بۆ بێنیم بزانینجا ئەوش هێشتان یەکلا نەبووەوە کە بڕیارەکەی چی لەسەر درێ ئەوە لە کاتێکدا منیش هەمان شت ئیمڕۆکە دادگایم هەبوو لەسەرەوەی کە قیادی عملیات شکاتی کردووە و لە ئەیجەنابش سکاڵات هەبوو وەختی خۆی ئەوەی سکاڵاکەی من لەبەرەوەی بابنیکە محکەمە کتاب دەکات بۆ ئەو یەکە سەربازیە وەڵام نادەنەوە بۆیە 6 مانگە تا ئێستا هیچ بەرەو پێشچوونەوەکی بەخۆیەوە نەدیتە وەڵا ئەگەر باسی محکەمەکەی خۆشت بکەیت خۆت گوتت محکەمەم هەبوو ئەوڕۆ بەڵێ من دوو سکاڵام لەسەرەیەکیان هەر ئەو جوندیەی کە ینی ملپێچەکەی ڕادەشێشا بە ناوی کەڕار ئەو سکاڵای لە من لەسرە من تۆمار کردووە جا ئەوەیان لە 16 مانگ جلسەکە بەڕێوە چوو تاجیل کرا لە بۆ 8 مانگ بەڵام ئیمڕۆکە سکاڵایەکی ترە کە قیادی عملیاتی کەرکوب وڵای کاک حەزەکەم بزانم لە ناوڕۆکی سکاڵاکەی چی تومار کردە خۆ ئەو تعدای لێ کردو ئەو ڕایکێشای ئەو ملپچەکەی خەریک بۆ بتخنکێنێتن نازم لە ناوڕۆکێکی سکاڵەکە چ نووسرایە سکاڵەکەیەوە بێکە بڵێت نەهێشتۆ بیخنچێت وڵای دەوێشت چی هابێتن ناسکاڵەکەی ئەوەیە کە دەڵێتن ئەوە محەممەد سوکا گوێنی بە ئێمەدایە بەردبارانی کردوین وهانی خەڵکەکەی داوەتاوەکو سوکاتی بەهێزە سەربازەکانی عراق کردبێ وهانی پەرلەمانتارانی کوردی داوە هەتاوەکو ئەوان سوکایەتی بەهێزە سەربازیەکان بکەن من پیاوی ئەوەندە خراپم بەو زۆرێکە پەرلەمانتاری کورد لە پەرلەمانی بەغدا لە عێراق بەخۆیان حەسانەیان هەیە دەتوان هەر زۆر قسەیەک بکەن کەچی لە سکاڵاکەوەیە کە من هاانیانم داوە بۆی کە ئەوان زۆر باشە لەسەر بینە سەروەزعی جوتیارەکان لە سەرگەران بە شوەیەکی گشتی و پەلکانەوە ئەم شوێنانە یعنی ئەم وەزعەت تا کەی بەردەوام دەبێتن بەم شێوەیە دەتوانن ئێوە ئەنی کاری جوتکاری جوتیاری بکەن لە ناوچەکەدا محکەمە و محکەمەکاری ئەوان شکایەت بکەن و ئێوە شکایەت بکەن و ئەوان ئێرش بکەن و ئێوە بەربەش بتنەوە ینی بەم شێوە تاکەی بەردەوام دەبن کاگە بازیان جارێ ئەوەی بزانە ئێمە هەردوو ساڵە هێزە سەربازەکان نەهێڵن هیچ کارێکی کشت و کاڵی بکەین لە 5 گوند ئەوش گوندەکانی شەناغە و پەرکانە و سربەشاخ و گابەرەکە و خراپەیە بەهۆی ئەوەی کە گوایە نیزاعاتمان لەگەڵ عەرەبا هاوردەکان هەیە سەرڕای ئەوەی کە هەموو ئەو زەویانە لە بەردەستی خۆمانەوە مەشمولن بەو یاسایانەی کە دەبواە جێبەجێ بکرێتن بەڵام لەبەرەوەی جێبەجێ نەکراوە ئەوانیش دەڵێن ئەوانە کۆنە عەقدەکانی سەردەمی ڕژێمی پێشوویان هەیە بۆیە هێزە سەربازەکان ناهێڵن ئێمە کاری کشت و کاری خۆشمان بکەین جا سەیری ئەو ئیزدواجێتە بکە هەر لە نزیک ئێمە لە دووبز هەمان ململانی هەیە بەڵام لەبەرەوەی لەوێ زەویەکان لە بەردەستی عەرەبەکانە لە داقوق هەمان ململانی هەیە بەڵام لەبەرەوەی لە بەردەستی عەرەبەکانە ئەوان لەوێن درێکە عەرەبەکان هێزە سەربازەکان هیچ ڕێگەیان لێ ناکەن بۆی کە کاری کشت و کاڵی بکەن بەڵام لە سنووری ئێمە لەبەرەوەی زەویەکان لە بەردەستی خۆمانە هێزە سەربازەکان 2 ساڵە ناهێڵن هیچ کارێکی کشت و کاڵی لەسەر ئەو 5 گوندە بکەین لە ماوەی ڕابردوو هەوڵێکی زۆر درا بە هیمەتی نوێنەرانی کورد بە تایبەتی فراکسیۆنی پارتی دەموکراتی کوردستان ئەمە حەقیقەتێکە حاشان نەگرە یاسای پرۆژە یاسایەک کرا بە یاسا و پەسەند کرا بۆ گەڕانەوەی ماڵ و مڵکی ئەو کەسانەی کە کاتی خۆی خاوەنی بۆینە تا ئێستا هیچ بەندێک هیچ مادەیەک لەم یاسایە جێبەجێ کراوە یاخود هیچ جوتکارێک هیچ جوتیارێک لەم سنوورە بووە بە خاوەنی مڵکەکەی خۆی کە پێشتر داگیر کراوە لەلایەن عەرەبە هاوردەکانەوە
جارێ ئەو هەوڵەی سەرجەم پەرلەمانتارەی کوتلە کوردستانیەکان بە هەمویان و یەکەم جارە کوتلە کوردستانیەکان بە هاودەنجی بەیەکەوە پێداگر دەبن لەسەر جێبەجێکردنی ئەو یاسایە لەسەر ینی تێپەڕاندنی ئەو یاسایە لەبەر هەندێک توانیان بە یەکگرتووی ئەو یاسایە تێپەڕێن بە هەوڵی هەمووشیان بووە ئەوە خاڵی دووەم لە 25 یەکەوە ئەو یاسایە دەرچووە بەڵام هەتا ئەو لەحزەیە جێبەجێ نەبووە بەهۆی ئەوەی کە دەبێت تعلیماتی بۆ دەربچێ طبعاً دوای 3 مانگ ئینجا لێژنەکەیان دوای 5 مانگ ئینجا لێژنەکەیان پێکێنا هەتا وەکو لە خلالی 6 ڕۆژان لێ تعلیماتەکە بنووسنەوە تعلیماتەکەیان نووسیوەتەوە ئێستا و تعلیماتە دەبێ بستە مەجلس شورای دەوڵەت دواتر لەوێ سیاغی بکەنەوە دووبارە دای بڕێژنەوە ئینجا بچێتە لای سەرۆکی ئەنجومەنی وەزیران مسادقەی لەسەر بکە ئینجا دێتە خوارێ و جێبەجێ دەکرێت ئەی باشە کاک محەممەد کاک شەخەوان مەبەستی چی بۆ ئەمڕۆ گوتی قوناغی باشی تێپەر کردووە گەڕانەوەی ماڵ و مولکی جوتیارەکان وڵی دەبێ ئەو شتێک بزانێ و ئێمە نەیزانین دیارە چونکە ئەوەی من بیزانم هەتا ئێستا لە مەجلس شورای دەولەیە ئەوە تقریبا مانگەک زیاترە لە مەجلس شورای دەولەیە لە وێندرێکە تێنەپەڕێ بووە داوا لە کاک شاخەوان و هەموو نوێنەران و هەموو پەرلەمانتار و هەموو وەزیرە کوردەکان دەکەی کە بەڕاستی هەوڵێکی جدی بدەن تاوەکو ینی ئەو قۆناغانە تێپەڕێن بکەوێتە بواری جێبەجێکردن چونکە جوتیار کاری عملی دەوێت جوتیار کاتێک ینی بە زەویەکەی شادەبێتەوە کە یاساکە جێبەجێ بکرێت بەڵام ئەگەر لە هەر لە ئەروقەی دەستگا ئیداریەکانی حکوومەتی عێراق لە وەکوتم لە لێژنە و لێژنەکاری دواتر بۆ مەجلس شورای دەوڵەت دواتر بۆ ئەنجومەنی وەزیران جا هەریەکە ئەوەندەی پێ بچێ ئەوان بە فرسەتی دەزان ئەوە سکاڵامان لەسەر تۆمار بکەن زەویەکان داگیر بکەن باشە ئەوان کە سکاڵاتان لەسەر تۆمار دەکەن ئەو حاکمانە نازانن کە یاسایەک هەیە لە پەرلەمان دەرچووە یاساکە ماف بە خاوەنە ئەسلیەکەی دەداتن بڵێ چۆن نازان چکە ئەگەر ئەوانیش نەزان ئێمە پێیان دەڵێن ئەوە یاساکە دەرچووە بەپی یاساکە دەبێ ئەو زەویانە بۆ ئێمە بگەڕێتەوە بەپی یاساکە ئەو گرێبەستی عەرەبانە هەڵدەوشێتەوە بەڵام ئەوانیش دەڵێن لەبەرەوەی نەکەوتوتە بواری جێبەجێکردن ئێمە هەتا ئەو لەحزەیە بەو شێوازە ینی سەیری دەکەین کە یاسا گرێبەستەکانی وان کاران ئێستا خەریکە بەرەو پاییز دەڕۆین و خەریکە هاوین تێپەر دەبێت فێ کاتی داردێتن و ئیتر بەرەو چاندنی گەنم و جوو ئەم شتانە دەڕواتن پێت وایە ئەم وەرزەی کە دابێتن وەرزێکی بێکێشە دەبێتن یاخود جارێکی تر کێشمە و ڕوبەڕۆبوونەوەتان لەگەڵ عەرەبی هاوردە لەگەڵ ئەو سوپایی کە هێنراوە لەوێن دەرێ دروست دەبێتەوە دەمێنێتەوە سەر هەوڵی نوێنەرانی کورد بە پەرلەمانتار و وەزیرەکانیان لەوەی کە ئایا دەتوان بە زووترین کات وەکو وتم ئەو تعلیماتانە لە ئەنجومەنی وەزیران مسادقە لەسەر بکەن و بهێنە پارێزگای کەرکووک و بخرێتە بواری دەڵێن لە عێراق باس کرایە دەڵێن تا 11 دوای هەڵبژاردنەکان ئیتر هەر باسیش ناکرێتن ئەم بابەتە ئەو مەترسیش بەڕاستی هەیە ئەو مەترسیشەیە بۆیە ئێمە بەڕاستی ینی گوامان لێ هاتووە هەتاوەکو شتێک وەکو ئەو وەرەقەیە لە ناو دەستم نەبێ من ناتوانم وەرەقانە چی تێدا ئەو وەرەقە دوو شتە یەکیان ئەو عەرەب هاوردەی کە لە هەفتەی ڕابردوو سکاڵای لەسەر ئەو زوتیارە تۆمار کردبوو ئەوە سوورەت قەیدی ئەو عەرەبە هاوردەیە دەیسەلمێنێک کە ئەوە لە وافدا واتەوە عەرەبی هاوردەیەوە لە پارێزگای کووتەوە لە واست هاتووە بەڵام چی لێ بکەم کەس نییە بە دوواداچوونی بکاتەوەکو گرێبەستێتینەوە ئەو سوورەت قەیدە لە مدیرەی جنسی و ئەحوال مەدەنی کەرکووک بە ئاسانی بەدەست کەوت نەوەڵە بە ئاسانی هیچ شتێک بە ئاسانی بەدەست ناکەوێت بەڵام بەدەستیشمان دەکەوێت هەر چۆنەشیبی ئەوەیان شوێنی ویلادەی ئەحرار نوعمانیە واستە ئەی پێشانی حاکمتان نەداوە بەڵێ پێشانیشمان داوە بەڵام یانێ بڕیار لەو شتانە لە لای دادوەرەکەیە ئەگەر هاتوو ینی ئەوەی نەکام ئێمە ینی ناتوانین بەڕاستی هیچ فشارێ بکەین دەمێنێتەوە سەرەوەی بەڕاستی ینی ئێستا ئەرچی نوێنەرانمانە لە کوردەکان چ لە پەرلەمانتارەکان بێت لە وەزیرەکان پێش هەموو شتێک لەگەمە قەزا قسە بکەن بۆی کە بەلایانی کەم ینی هەروەستەیەک بکەن ڕاوەستانێک بکەن لە ئەو داوانەی کە عەرەبەکان لەسەر جوتیاری کورد دەیکەنەوە بڵێ تاوەکو یاساکە جێبەجێ دەکرێت کە یاساکە جێبەجێکرێت بەپی یاساکە ئەو کاتە دەتوانیت تەمەشای بکەین بەڵام ئەگەر هاتوو ئەوانە بێ بەڕاستی ئێستا کاگە باس نزیکەی 20 قەزیای لەسەر جوتیاری کورد هەیە و هەر ڕۆژەی یەکێکمان لە محکەمەینە کاک محەممەد دەست چاوت خۆش بێ گەلە سوپاس ماندوو نەبێ ئەوەیەکت بدەمێ ماندوو کردیا زۆر سوپاس زۆر بەخێر بێ دەست خۆش بیتن زۆر سوپاس کاک محەممەد نوێنەری جوتیارانی سەرگەڕانە
دەست خۆش بێ کاک محەممەد هەمیشە کە دەیە سودوی بەجددی هەم پێم خۆشە هەمیشە لایەکی تر پێم ناخۆشە کام غەدرا ئیتر لە ساڵی 2025 لە کورد دەکرێتن بۆ هیوایی تر لە داهاتوودا هەر چۆنێک بێتن ئەم غەدرە نەمێنێتن هەر کەسێک بە مافی خۆی بگاتن زۆر سپاس کاک محەممەد زۆر سپاس بۆ گرنگەوەی ئێمە خۆمان هەم جوتیارەکان ئیرادیان هەبێ هەم نوێنەرانی کورد زیاتر پێشێل ینی شێلگیرانەتر دیفاع لە ئێمە بکەن و لە مافەکانی گەلی کورد بکەن دەست خۆش بێ هەر بژێ سپاس کاک محەممەد دەست خۆش